داواکارەکانیش خۆی لە چەند خاڵێک کابینێتەوە. سەرەکی ترینیان ئەوەیە کە وەکو هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان خوێندنمان بۆ بکرێت بە لە 150 کە ماوەی 4 بۆ 5 ساڵە لەم زانکۆیە خوێندن لە 160. بەڕاستی تەلەبە زۆر یعنی زەرمەند بووە لەم سیستەمە، چونکە وەکو خۆی جێبەجێ ناکات. سیستەمەکە لە چلوێژ وڵاتی دنیا جێبەجێ کرێ، ئەگەر وە خۆی جێبەجێ بکرێ شتێکی چاکە، بەڵام ئەمان سەرەتا هاتن پیاوتی خوێندن کەوتن نییە لەم سیستەمەدا. بەڵام ئێساکینە تەلەبەیەکی زۆرە بینین لەبەر یەک کریدتێک خۆیان ئەزانن کریدت چییە بەرپرسانی زانکۆ، لەبەر یەک کریدت 2 کریدت یا لەبەر 1-2 دەرس ئەبێ بمێنێتەوە خوێندنەکەی بە 5 ساڵ بە 6 ساڵ. بۆیە بەڕاستی ئێمە بە نەعەدالەتی زانین بەرامبەر ئێمە کراوە. ئەم سیستەمە لە زانکۆی سلێمانی چاکراوە، ئێساکینە سنووردارکردنی سیستەمی کریدت نەماوە لەویانە. ئێمە ژەمانەوەی ئەومان بۆ بکرێ. بەڵێ دیارە ئەمە خوێندکارانی بەشە ناخۆیەکانی زانکۆی چەرمە دووە بە دوای ئەوەی کە لیژنەکان پێکێنراوە بۆ نوێژەنکردنەوەی داخلیەکان، دوای گەڕانەوەمان لە ماڵەوە ئەو پشۆکاتینەوە بۆ داخلیەکان بە هیوای بینینی داخلیەکی تۆکمە و داخلیەکی پڕ لە خزمەتگوزاری، بەڵام بینیمان کاتونەتەوە ئێرە تەنها لەبەرەوەی کە بڵێن داوام دەستی پێکردێتەوە لە 150 کارەکانمان تەواو نەکراوە. بەڕاستی چینی خوێندکارچینێکی زۆر بە قەناعەتە، بەڵام کاتێک من لە ناو ژوورێکم ئاوم نەبێت و غازم نەبێت کە خواردن دروست بکەم و خوێندکارێک هەیە بەم زروفە بارەمادیە ئەم لەوە بە مای 2 هەفتە بێ بەردەوام لە دەرەوە نانەخوات. باشم خوێندکارە بە بیرێکی لێ بکرێتەوە، ئەم داخلانیە بۆ نۆژەم کرێتەوە لە کاتی ئەم سەرما و سۆڵە و شەبۆ لە بەفرباری نەیە.